ئێرە ماڵی هەموو لایەکی ئێرە تەچەی باقلانی چەندین ساڵە ئەوە نەریتیتی لە هەموو ڕنگ لە هەموو خەڵکێک ڕوولێرە دەکات یادی لە دایکبوونی حەزرەتی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم لە هەموو لایەکان پیرۆز دەکەین خوای گەورە موفقتان کا سەرکەوتوتان کا کەناڵی 964 بە بنەمای خێر و خۆشی ئینشاءالله هەردەم لە ڕێزی پێشەوە بن لە بۆ خزمەتی ئەو خەڵکەی فەرمووت. مامۆستا چۆن خۆتان ئامادە کردووە؟ واللهی فترێکی زۆرە ئەمە ساڵانە وەکو نەریتێک بە تایبەتی تەچەی باقلانی و طریقەتی قادری باقلانی ئەمە هەموو ساڵێ لە یادی لە دایکبوونی حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە یەکی ڕەبیع الأول هەموو ساڵانە خۆمان ئامادە دەکەین ئەو یادە بەرز دەنرخێنین خەڵکی لە هەموو کوردستان ڕوومان تێ دەکات خوای تەعالی خێری هەموو لایەکی بنووسی هەموو لایەک بەخێر بن چاوم ئێرە ماڵی هەموو لایەکی ئێرە تەچەی باقلانی چەندین ساڵە ئەوە نەریتیتی لە هەموو ڕنگ لە هەموو خەڵکێک ڕوولێرە دەکات ئەوەش فەزلی خوای ئیمەنیە و حەزرەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. بە مەزەندەی خۆتان چەند کەس بەشداری کردووە بڕۆ لەگەڵتان؟ واللهی خۆش نییە ئینسان عەدەدەکەی برێ بەڵام لەوانەیە زیاتر لە 3000 کەسی لێرە ئامادەیە الحەمدولله. هیچ جیاوازی هەیە لەگەڵ ساڵی پار؟ نەوەڵڵا ساڵ بە ساڵ خەرەبارەقترە الحەمدولله ئەوش فەزلی خوایە الحەمدولله چونکە خەڵک لە هەموو شوێنێکی دێ بە تایبەتی لە دەرەوەی کوردستان لە کوردستانی ئێران لە کوردستانی تورکیا الحەمدولله تەچەی باقلانی لە هەموو شوێنێکی موریدی هەیە خوای گەورە خێری هەموو لایەکی بنووسی ساڵانە هەموو دێن جێگا و ڕێگایان لە بۆ عازرا جێگا و ڕێگایان هەیە لێرە دەمینێنەوە خەڵک بە عایلەوە دێ لێرە دادەنیشی هەتا ئەو ڕۆژەی کە مەولود دەکرێت چەند ڕۆژ پێشتر خەڵک دێ لێرە ئامادە دەبی و دوایش خەڵکەکی زۆر لە کاتی ڕازاندنەوەی مەولودەکە و بە تایبەتی ئێرەش الحەمدولله شوێنەکە گەورەیە لە خوای بەزیادبی شوێنی هەموو خەڵکی تێدا دەبتەوە ئامادە دەکرێت و ئامادە سازی لە بۆ دەکرێت یعنی لە هەموو ڕوەک ئەمە لە خزمەتی هەموو خەڵکەکی داینە. مامەجان ماوەی چەند ساڵە بەشداری مەولود دەکەیت؟ وڵی ماوەی چ سارە ئەمن بەشداری دەکەم بەس بچین بیاتە ئێستا 200 سار دەبی ئەوانە هەر مەولودیان کردیە پێش هەموو مەولودەکان هەموو سارێ ئەو یادا ئەمە لەگەردا بوویمە هەتا ئاخیری پێنجشەمان و جمعانیش لەسەر جمعەی مەولودمان هەیە ڕۆژی دووشەمانیش قورئان خوێندنمان هەیە. قوربانجان ئەمڕۆ خوانەکە ئامادەکراوە بۆ چەند کەس وەزام ئەمڕۆ خوان ئامادەکراوە؟ ئەمە ئالان حیسابی تقریبا 3000 نەفەری زیاترە کەمتر نییە بەژن و زەلام و مندار و بەوانە ئەو هانگا هەموو سارێ ئەو هانگا دەجێڕینە لێکوالە ئەو مەولودی نەبێوی. ئەم ساڵ خەڵک زیاتر سەردانی کردویان ساڵی پار؟ واللهی هەموو سارەکان زۆر سەردانی میان کردی هەموو ساری ئەو سار زیاتریش لە سارەکان هەموو ساری زیاتر دەبی کەمتر نابی. خۆش بێ ڕێز و احترام بدەیت.